ئێوارە باش من عەبدوڵڵام لەگەڵ هاوکارانم ئەم مژارانەمان بۆ دیاسپۆرای ئەمشەو بۆ ئامادە کردوون. هەواڵێکی خۆشمان پێ بۆ کۆچبەرە کوردانەی لە ئەڵمانیان و دەترسن دیپۆرت بکرێنەوە بە دوواداچوونمان کردووە و پێناچێت جارە پێویستان بەو ترسە بێت. کەمێکی دیکە وردەکارەکەیتان پێدەڵێن. لە دانیمارک پاش 29 ساڵ بە کوژی کچە کوردێکی تەمەن 7 ساڵ دۆزرایەوە. پۆلیسی دانیمارکی ئەمە بەدەست کەوت دەزانێت. کەیسەکە تەموو مژاوی بوو، ساڵەها بوو ڕایگشتی دانیمارکی بەخۆیەوە سەرقاڵ کردبوو. ئەم شەو زۆرتری لەسەر دەزانن. هەر لە دیاسپۆرای ئەم شەودا دۆسەیەکی تایبەتمان دەبێت لەسەر هەڵبژاردنەکانی پەرلەمانی ئەوروپا. 7 کورد لە وڵاتانی ئەوروپا بربژێرن. ڕۆژانی ڕابردوو هەندێکیان میوان بۆیان بوون و ئەم شەویش بربژێرانی دیکە میوانی دیاسپۆران. اینجا زانیاریمان هەیە بۆوانەی بە دوای ڤیزای زێڕین یان مافیمانەوە لە ڕێگەی وەبەرهێنانەوە. هەنگاریا لە ڕۆژانی داهاتوودا دەرگا دەکاتەوە و لە دیاسپۆرای ئەم جارەدا مەرجەکانی وەرگرتنی ئەو ڤیزا ئاشکرا دەکرێت. هەر ئەم شەو ئەڤین و هێلین ئاجار دەناسن دوو خانمی گەنجی کورد کە ئەپێکی باڵکێشیان دروست کردووە. زۆرتر لە 200,000 سازی ئەپەکەی و دوو خانمە بەکار دێنن. کەمێکی دیکە لەسەر مێزی دیاسپۆرا میوان دەبن. اینجا دەچینە سوێد بۆ ماڵی زەیتون. دەرهێنەر زاهر عەبەڕەش باسی شانۆگەریەکمان بۆ دەکات کە ئێستا لەسەر ستەیجە و ئەکتەرانی کورد و سوێدی بەیەکەوە کۆ کردووە. ئەم ساڵ و ئەم مانگانەی دوایی هیچ هەفتەیەک تێنەپەڕیوە کە کۆچبەرێکی کورد لە ئەڵمانیا تەلەفۆن بۆ هێڵی گەرمی دیاسپۆرا نەکات و پرسیاری دیپۆرتکردنەوە نەکات. ترس و دڵەڕاوکیەکی زۆریان هەیە بە تایبەتیش کە ئاشکرامان کرد ڕێکەوتنێک لە نێوان حکوومەتی عێراق و ئەڵمانیا هەیە بۆ دیپۆرتکردنەوەی کۆچبەران. ئەوەشمان ئاشکرا کرد کە کۆچبەران بە گروپ دیپۆرت دەکرێنەوە و باڵیۆسخانە و کۆنسۆڵخانەکانی عێراق لە ئەڵمانیا یارمەتی کاربەدەستانی ئەڵمانیا دەدەن بۆ ناسینەوە و دەستنیشانکردنی ناسنامەی ئەوانەی کە عێراقین. وەزارەتی نێوخۆی ئەڵمانیاش لە وەڵامی چەند پرسیارێکی هاوکارم زنارشینۆدا بە داتاڕوونی کردبووە کە ژمارەیەک عێراقی دیپۆرت کراونەتەوە. ئەم جارە هەواڵێکی خۆشمان هەیە بۆ کۆچبەرانی کورد. بەپێی بە دۆداچوونەکانی بەرنامەی دیاسپۆرا لە سەرچاوەی متمانە پێکراوەوە هەڵمەتی دیپۆرتکردنەوەکان زۆرتر بۆ ئەوانن کە عێراقین و لە بەغداوە هاتوون. واتە هیچ دیپۆرتکردنەوەیەکی بە کۆمەڵ بۆ کوردستان نابێت. سەرچاوەکانی دیاسپۆرا پێیان ڕاگەاندوین کە ڕێکەوتنی عێراق لەگەڵ ئەڵمانیا باسی کوردستانی تێدا نییە. تەنیا ئەوانە دەگەڕێنەوە کوردستان کە خۆیان دەیانەوێ یان دۆسەی تاوانی قورسیان هەیە. ئەم هەفتەیە بۆ کوردی دانیمارک و خەڵکی دانیمارکیش بەگشتی تایبەت بوو. دۆسەیەکی کوشتن کە 29 ساڵە بەکراوەی ماوەتەوە لەلایەن پۆلیسی وڵاتەوە داخرا. ڕۆژان ئیسماعیل کچۆڵەیەکی تەمەن 7 ساڵ بووە کە لە مانگی 6 ساڵی 1995دا لە شاری کۆپنهاگن بە کوژراوی لە پشت ماڵی خۆیان دۆزراوەتەوە. بە درێژاییە و ساڵانە پۆلیس و میدیای دانیمارکی بە دوای ئەوە بوون کە بزانن ڕۆژان چۆن کوژراوە و کێ کوشتویەتی. ئێوارەیەک ڕۆژان بۆ یاریکردن لە دەرەوە دەبێت لە دوای کاژێر 5.5 چی دیکە کەس نایبینێن. چەند کاژێرێک دواتر دراوسەیەکی زەرفێکی پلاستیک لە نێوتەنەکەی زبڵدا دەبیدە و کە زۆرتر لێی وردەبنەوە دەردەکەوێت تەرمی ئەو منداڵە بێگوناهی تێدا. ئەم هەفتەیە پۆلیس دەڵێ بە یارمەتی تەکنۆلۆژیای نوێ و با بەراوردکردنی DNA بۆیان یەکلایی بۆتەوە کە کابراایەکە و کاری کردووە کە ساڵی 2012 مردووە. بۆیش پۆلیس دەڵێ لەم هەفتەیەوە دۆسێکە دادەخات و چی دیکە لە کۆڵینەوەی لە بارەوە ناکات. دەنیز بەرخۆدان لەگەڵما نووسەر هەروە کەسی دیاری نێو دیاسپۆرای کوردی لە دانیمارک. کاک دەنیز کارڤدانە دیاسپۆرای کوردی جواکە کوردی لە دانیمارکە لەسەرف ڕاگەهاندنە پۆلیسێ چییە؟ چونکی وەکی خویا دکە پشتی vê کۆنفرانسا دوایی ئێدی تشتێک لەسەر ڕۆژان نایەکردن لێکۆڵ. ئێوار باش بۆ هەموو بینارن ڕووداوەیە
جواتا كردي يعني كمالجا كردي لدانمارك ببینیم که گلک راضی بون که خوش بون مالباتا روجان نخوازه جبو چاپمنی را باخوه لی من ایرو لگل خزمکی روجان تسکر و اوی راضی بون اخو آنی زمین کود ام باشتر بون همو روج ما ام کی خوش بون و باشتر بون و ام ایرو ام توایی روجی رونیشتن و تلویزیون تماشا کرن لی همان وقت گوتن مخوست کو کریار یعنی کو تاوانبار یعنی قاتل صاحبه جبر کو داکو وره دارزان بون او کوجر کو پلیس دبیجه کوجر کو پلیس دبیجه روجان کوش دیه دونده سال بریم جبر ویجی نه ممکنه به دارزان. بله کاک دنیز گوتنا مالباتی کو کی بویا او کس چونکی در راگهاندنا پلیسی ده من خوند ناوا نابیجی کی بویا چوا بویا روشان نورمال ده تشتی وسا اشکره ده بن نه ناوی کسی کجار تی گوتن لوی جاره نه هاتی گوتن اره نه هاتی گوتن پلیس نخواهده بیجه جبر کو او کس مریه نه ساقر جبر کو مریه نکاره خواه دیپا بکن نکاره خواه بپاری وجبر کو مریه نه ممکنه ببا دارزاندن يعني محكمه كرم ولغور برانسيبن دولة دانمارك ولغور برانسيبن دولة حقوقي حتى كدو هاتي محكوم كرن لدعت كده محكمه ده نكاري ناوي بيشي لهم دزانن ميركي دانماركيه و بله يعني تخمين كرن كو نخوش بو و پدوفیل بو جبر کو كچا 7 سالي روجان هاتو بو اغتصاب کرن تجاوز کرن و دورا هاتا کشتن. بله مالبات تقول لدانماركيا نهيجي لدانماركيا ما نقدر بصابنا مالباتا روجان اری بابی روجان پشمرگه کی بری بو پشمرگه کی خلقی حولی دیا روجان دی نکرده افغانیه او مالبات جی 1908 ده هاتن دانمارک و پشتی مرنا کشتن روجان گلک سپاس بو ناوی ویجی کرن روجان بله روجانا كدن الدايق بويا ل كجر انجي بكجر روجانا يا 7 سالي كو هاتا كشتنجي نها اشكر بويا جالك سباس دنيز برخدان القلبن ولا لدانمارك لا دوينوا هەڵبژارنەکانی پەرلەمانی ئەوروپا دەستیان پێکردووە و تاوکو ئێوارەی یەکشەممە ئەم یەکشەمە واتە دوو سبەی بەردەوام دەبن 4 ڕۆژە 7 کورد لە سوێد لە دانیمارک و لە ئەڵمانیا لەسەر لیستی پارتە جیاوازەکان بربژێرن ڕۆژانی ڕابردوو هەندێک لەو بربژێرانە و کوردە چالاکەکانی نێو پارتە بەشدارەکانیش میوانی دیاسپۆرا و میوانی ڕووماڵی تایبەتی ڕوودا و لەم ستۆدیۆ بۆ هەڵبژارنەکان بوون کە بێگومان سبەی و دوو سبەیش بەردەوام دەبێم ڕووماڵە ئەم شەو دەمێ دوو بربژێری دیکە بناسن بە ئۆزلەم دەمیر دەست پێ دەکەن کە لەسەر لیستی چەپەکانی ئەڵمانیا دەیەوێت بۆ جاری دووەم بچێتەوە نێو پەرلەمانی ئەوروپا ئەو لەو ساڵاندا لە بروکسل وەک پەرلەمانتار لەسەر زۆر دۆسێ پەیوەنددار بە دیاسپۆرای کوردی چالاک بووە من خۆم لە نێو پەرلەمانی ئەوروپا دیبیتم لەگەڵی هەبووە لەسەر کێشەی کوردی لەسەر مژارە کوردیەکان لە شوێنێکی بانگەشەکانیشیدا قسەی بۆ هاوکارم زنارشینۆ کردووە بەم دوایانە دەڵێ دۆزی کورد لە نێو سیاسەتی ئەوروپیدا ئێستا پشتیوانی لە جاران زۆر زیاتر بووە نیوز فیچەرێک لەسەر ئۆزلەم ببینن. Europa ist nicht nur ein Markt, macht auch das Soziale stark. Dazu braucht's mich, dazu braucht's mich und die Linke. Wir geben keine Ruhe. کمپین پارتیا چپ in Almanya بو هلبجارتن پارلمان اوروپی کو بریاره لنه خزیرانه بهن انجام داد. Eine Stimme und eine Politik, die an der Seite der Arbeitenden und der Mittelschichten steht. سرویس تیجه خانمک کرد آلمانی گوتاره کی پیشکش دکد
و دخوازید بو 5 سالên dahatî yek ji 720 kursiyên Perlemanê Yekîtiya Ewropa berbûyê bikevît. Özlema 40 salî ji malbateka Bakurê Kurdistanê ya xelkê Meletiyê ye. Di temenê 5 saliyê da hatiye evî welatî. 5 salên çûyî Perlemantara Ewropa bû. Bi rawanbêjiyeke azbilind hêrişê dikete ser kompaniyayên mezinên teknolojiyayê her wiha partî û hikûmetên li gorî wê agirê şerî li cîhanê xweş dikin. Piştî gutarê ji dipirsim Ewropa berî 5 salan wekî niha nebû. Dixwazî di 5 salên bihêd da çi karî li Perlemanê Ewropa bike? Em di demekî de dijîn ku qeyran li pey qeyranê tê û em di demekî wisa de ne ku mirov di nava bêbaweriyê de dijîn. Ne girîng e ku şer be yan di nava pevçûnê de bin. Angopêla parçekirinê be li Almanyayê yan li Ewropayê yan pirs ew e ku taxa navendî bête ji navbirin û hejar zêdetir dibin û dewlemend zengîntir dibin. Eger ji min bipirsî, pirsa biryarê ew e ku pêwîst e tiştekî bête kirin, cudahiya di navbera hejar û dewlemendan de zêdetir nebe. Mebesta min ew e ku xelkê karker bi wî karî dike bikaribe bijî. Ji îzlema di rêzbendiya siyê ya lîsta partiya xwe li Almanya dihê dipirsim bû çî giring e partiya wê, partiya çep li Perlemanê Ewropa hebît. Ji ber ku partî û çep her tim ew partî û fraksiyon bû ku di Parlamentoya Ewropayê de piştgiriya mafên neteweyên bindez dikir. Ji bo mafê mirovan dixebitî. Ew partî bû ku bû nimûne dema rastgirên populîst li vê derê li dijî kesên ku êrişê wan kirin de kîn û nefretê belav kirin. Li Düsseldorf jî Özlemê dibînim. Ew di gel binavûdengtirîn çalakvana keş û hewayê û hevsûza koçberan ya Almanya kempeynê bu partiya cep dikin. Özlem ji xelkê Almanya dixwazît dubare baweriyê bidene wan û ez jê dipirsim mijara herî giring ew dixwazîtin di xula dahatê ya Perlemanî da kar li ser biket binav bike ji min re. Ez dê ji bo ku Yekîtiya Ewropa bibe xwedîstûnekî bihêz a mafên civakî, mînakî û ji bo zêdekirina standartan li şûna ku vê çemberê bişkînim weke sîstemên civakî yên bihêz li hemî welatên endamên Yekîtiya Ewropayê, ez dê li dijî wê bim ku ez ji bo Ewropayê tê dikoşim. Yekîtî û serkirdeyên wê li gorî ku dixwazin li ser mijara şer nêqaş bikin û çekan ji hemû cîhanê re bişînin, pêwîst e ev çende bête sekinandin û agir ji şerê bi pêdana çekiyê xweş bikin. Ev çende pirsên navendî nebû min û bi rastî berevanî ji mafê mirovan bête kirin. Pirsa mafên Kurdan dawî mijar bû li gel Özlemê li ser peyvîm. Ew berjewendiyên cî û siyasiyên welatên endam di Yekîtiya Ewropa da wek sedemeke sereke dibînît ku hevsûziya bu Kurdan li Ewropa heyî rengvedana wê di siyasetê da kêmtir e. Di 5 salên derbasbûyî de min bi xwe xebat bû wê çendê kir ku Parlemenên Ewropî da pirsên Kurdan û bi taybetî ew şerê li dijî Kurdan tê encamdan bibin mijar û hêjmareke zêde ya raportan de ev çende heye. Belê mixabin em dibînin ku welatên endamên berjewendiyên xwe yên siyasî anîne pêş. Her çend me çepan piranî bû qezencî jî dikir. Lewma jî girîng e ku em berdewam bin li Parlemena Ewropayê û xebatên bû wekheviyê û milletên zilimlêkirî û bi vê çendê em xelkê li Ewropayê bihêztir bikin ji ber ku ew hevsaziya xelkê ya li gel Kurdan di salên çûyî de zêde bûye. Bi taybetî piştî şerê li dijî dewleta İslamiyên cîhadî encam dayî evên ku jin, jinên êzidî, zarok û xelk dikuştin û serdibirin. Partiyên cep li piraniya welatên Ewropa di qeyranan dane. Helwestên wan yên beramberî pîşesaziyê siyaseta derve ya cuda ji hêla giştiya Ewropa dibine sedem ku xelkê xweşguzeran zû baweriyê bi wan neîne. Lê dîsan jî ew di perlemanên dewletan da mayne herçend desthilatdar jî nebin. Zinaşîn û Rûdaw, Almanya. زنار بوو لە شوێنی کەمپینی چەپەکان ئۆزلەم دەمیرەل تەنیا بەربژێرێکی کووردە لەوێ لەسەر تاسەری ئەڵمانیا لە هەر کوێیەک بن دەتوانن دەنگی بدەنێ. یەکێک لەو خانمانی کە لە پشت سەری ئۆزلەم دەهات و دەڕۆیشت
ناوی کارۆلا ڕاکێتەیە یەکێکە لە سێبەربژێرەکانی پارتی چەپەکان لە ساڵانی ڕابردوودا بە هەندێک لەو کارانەی کە بۆ کۆچبەران کردوێتی کە دڵنیام بۆ دیاسپۆرای کوردیش سەرنج ڕاکێشە سەرنجی زۆر کەسی بۆ لای خۆی ڕاکێشا بوو هەر لەوێ زنار گفتوگویەکی لەگەڵ ئەویش کردو پێم خۆشە سەرنجستانی بۆ ڕابکێشم. جب آلمانیا جبو هلبجارتنن نهی خزیرانه یعنی پارلمان اوروپی کساتیه که دیار یا رای گشتی نتنه آلمانیا لیا اوروپا اتنانت یا دنیای جی هلبجارتیه وکه یک جبر بجیرن خوین سرکه اف کساتیه به چند مجاران دنافرای گشتی دا دیار بوده یک شوان او بوده پاراستنا کجبران بوده د دریا ناوراز دا دریا گمیه که دا گوف گمیه د سر سنوران دا بو یانجی د دریا ناوراز دا بو گاوا که کجبران پیوستی با آلیکاری هوا اف گمیه دا چوا اف خانمه یا گنج کاپتنا اوی گمیه بوده گمیه سی واج بوده کارولا راکتا نبتنه چالاگوانا پاراستنا مافین کجبران بوده لیده همان دم دا چالاگوانه که اکولوژی هر وساجی یا جنگه بوده نهال گلمنه امی بکرتاسی بحثا چند پرسان لگلوی بکن کارولا فیلن لیبن دنگ فوی غدسای کارولا گلک سپاس جبوتا دما خود دایما دست پیکره که دمن بحثیوان مجارا بکنی که تو دخوازیل سر آستی اوروپا 5 سال به دکار سیاسی بود که اگر تا باوریا دنگ درام دست وانی او مجار ده چه بن؟ به گشتی پرسا چپان دادپروری کوملایاتی جواکیه و که اکولوژیست جبو من دادپروری کشو هوایه جبر پرزگریکا کشو هوایه مترسیه که بینگهین لسرمه هیه که دی دوار جواکی ده اف پرزگریک گرانتر ببه لو ماجی گرینگه که امریکارین پاراستنا جنگه بگیرین لی دا آلی جواکی ده جی دوی ام دادپند بن واته دوی ام جبو کامپانیاین مزن و کسین دولمند دردانا گازین کشو هوایه گرم دکن بر پرسیاری هلگرن دوی ام وان را کشن از دی جبو وی تی بکوشم Glauben Sie, dass ein هندوی باوری دانه که کفتنا کسکی اوروپی ده آرمان جن سال 2015 بدز و اینید یانجی او کیمه ریکفتنا اوروپیا کسک به نیرینا زانستی و بت آوی ترناکه گرماهی 1.5 پلی ترناکه جالی جواکی و جین عادله تدبیرن بوی آوایی نایم پیکانین او دی به حسانی جیانا پرگدانیین انرژیا فوسیلان دریج بکه دوی ام برواجی ویه که بکن میناک دابین کرنا انرژی دبن چه جالی رایدارین شارداریه و یا جد دستی کوپراتیفان ده تی بریوه برن نها شرکتین انرژی هنه که قزنجین دکن دوی قزنجین وان به میلیونان و به میلیاران به زیده کرن هون حوجه وی آوانن شرکتان بخن دسته کوپراتیفان و جبو هریمی کرنا فونان بینن افراندن و جبروی که لگوری درفته تورین انرژی الکتریکی و گرمی بکره و وگرینه دسته ولاتیان فایده او اگر فون قزنج نکه دین رخینوی کمتر بمینه Carola, es gab ja in سال در بازبوی کفتنک داسته یکیتی اوروپا ده هبو جو کمیسیون و پارلمان اروپایی یا سیستم کجبری هفبش اروپی تو به سیاست کجبری و پنابری اروپا راضی؟ نخیر اف سیاست و پاکت تا سیستم کجبران یا هفبش یا اروپایی کارساته رای گشتی خو عاجز دیگه که برای چند سالان ترامپ لسر سینور مکسیکا و آمریکای مالباتین زاروکن بچوک بیره هبون ده قفصان ده آسه دکرن اونها همان تشل اروپای جید به اف چند لسر سینور در و ین یکیتی اروپایی دی رو بده او بخوا اف چند رو دایه لسر لاسبوس و گراوین یونان اف بویر هنه پارتیا چپ به اشکراهی لدجیویه که هلبت ام دخوازن مافی پنابریه بپاراستن و هر کس خودی مافین وکهف بن و کاربن لکو داره بخوازن بگرن. سپاسی هوا دکین سپاس بودم آوه. گلک سپاس بواجی تماشاوان هجاک و لعوه هف پیوینه تماشا کریا که بارانجی ادیب سرمدات. مارکەمە ئەڵمانیا بوو گوتمان تەنیا یەک بربژێری کورد هەیە لە دانیمارک 4 کەس کە کوردن خۆیان بربژێر کردووە یەکێک لە ناسراوترینیان باریکان ئیسماعیلە لەسەر لیستی مۆدەراتەکان کە ئێستا لەگەڵمە باریکان خان دەمەوێت بزانم کوردی دانیمارک کە ئێستا ئەم بەرنامەیە دەبینن گویان لە تۆیە بۆچی گرنگە دەنگر بدەنێ بۆ ئەوان باشەکەی چی دەبێت کە تۆ بڕۆی بۆ پەرلەمانی ئەوروپا
دەگەم سەرەتا زۆر سپاس کە میوانداری من دەکەن کە ئەو کاتە دەبەخشن بە من سپاسی هەمووتان دەکەم. یەکەم شت زۆر گرنگە کە تاکی کورد لە دانیمارک دەژیت و توانای ببورن توانای دەنگدانی هەیە مافی دەنگدانیە بەشداری بکات لە پرۆسەی هەڵبژاردن چونکە دەنگیان کاریگەرە. پرۆسەی هەڵبژاردن و دیموکراسی لە ئێستادا گرنگترین کاتە کە ئێمە بەشداری تێدا بکەین نەک لە بەرەوەی من کوردێکم و کاندیدم بەڵکو لە بەرەوەی دیموکراسی لێرە بەڕاستی لە مەترسیدایە. ئەوە یەکەم شت. دووەم شتیش من ئەندامی حیزبێکم کە لە ناوەڕاستین نە ڕاستڕەوین نە چەپڕەوین و لە ئێستادا کە لە ئەوروپا ڕاستڕەویش و چەپڕەویش هەردووکیان لە گەشەکردندان و لێرەدا ئەمە پێویستیمان بەوەی کە باڵانسێک دروست بکەین. مۆدراتەکان لە ڕاستیدا ئێمە هۆکاری دروست بوونمان ئەوەیە کە ئەو باڵانسە دروست بکەین جا چ لە سیاسەتی ناوە خۆی دانیمارک بێت چ لە یەکێتی ئەوروپا بێت. دەنگدان بە من یان یەکێک بە کاندیدەکانی مۆدراتەکان ئەوەیە کە ئێمە ئەو باڵانسە دروست بکەین. زۆر باشە. لە هۆڵەندا تەجروبەیەک هەبوو دوێنێ بینیمان کە ئەوەی کە تۆ باسی دەکەیت دموکراسی لە مەترسیدا ڕاست ئاژۆتون داژۆکان لەوێ زۆر بەهێز بوون دەرکەوتون. لە دانیمارک چەندە و مەترسی هەیە و چەندە ئێوەش هەوڵ دەدەن کە خەڵک بێتە سەر سندۆقەکانی دەنگدان بۆی ئەوە زمونەی هۆڵەندا کە دوێنێ هەبوو دووبارە نەبێتەوە لەلای ئێوە؟ بەڵێ مەترسی ئەوە زۆرە. دەبینین کە ڕاستڕەوەکان بەڕاستی دەنگێکی باش دێنەوە یاخود بەهێزن. هۆکارەکەشی بەڕاستی ئەوەیە کە کێشەی کۆمەڵایەتی و کێشەی ئابووری لە نێو خانەوادەکاندا لە ئەوروپا لە زیادەبووندایە. کاتێکیش ئەو کێشانە دروست دەبن عادەتەن خەڵک هەنا دەبات بۆ ئەوانەی کە چارەسەرێکی ئاسانیان پێەیە چارەسەرەکە ئاسانەکەش تەنها لە قسەکردندایە تەنها لە سیاسەتێکی توندڕەویدایە بۆ چارەسەر وەکوی کە بڵێن چارەسەری کێشەکە دەکەین بەڵام ناشتوان چارەسەری کێشەکە بکەن. بۆیە زۆر پێویستە کە هاوڵاتیانی کورد زمان چ لە دانیمارک بن چ لە وڵاتەکانی دیکە بن بەشداری بکەن لە پرۆسەی هەڵبژاردن و سپاس گوزارم دەنگی خۆیان بدەن بە من بۆ ئەوەی ئێمە ئەو باڵانسە دروست بکەین. زۆر باشە. ئەوەی کە دەیبیستیەوە یان لە کاتی کەمپینەکاندا بینیوتە وەکو پێویست هاتوونێتە پێش لێت کوردی وێ ئیدانیمارک؟ سپاسیان دەکەم زۆر دەبێ ئێمە ئەوە بزانین کە هاوڵاتیان لێرە چ کورد بن چ هەر خەڵکی هەر وڵاتێک بن ژیانیان زۆر جیاوازە لە ژیانی لای خۆمان. ژیانێکی سیستەمیە کە کار هەیە خێزان هەیە ماڵ و منداڵ هەیە زۆر شت هەیە. بۆیە نابێ من چاوەڕێی ئەوە بکەم ئەوان لەسەر شەقام بن لەگەڵ من بە تایبەتی بەڵام جوڵانەیەکی زۆر باش هەیە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکردنەوەی قسەکانی من ڤیدیۆکانی من ناوەڕۆکی شتەکان کە ئەوانە دەکەن ئەمە زۆر سپاسگوزاریانم. نامە دەنێرن باوەڕکە لە وڵاتانی دیکە نامە دەنێرن دەڵێن ئێمە دەتوانین چی بکەین. ئەوانە ئەگەر نەشتوان دەنگ بدەن ئەو وزەی دەیدەن بە من ئەو پشتگیری دەیدەن بە من بۆ من وەکو سەرکەوتنێک وایە. زۆر باشە. باریکان ئیسماعیل بەربژێری کوردە وەکو باسم کرد لە دانیمارک لە بابێکی شنۆیی داکێکی ڕوانزی زۆر چالاک لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە بواری پەرەپێدانی مرۆییدا زۆر کار دەکات. بیرتان نەچێت کە چوونە سەر سندوقەکانی دەنگدان دەنگی خۆتانی بدەنێ. سپاست دەکەم باریکان ئیسماعیل سەرکەوتوبی هێشتا دەزانم کەمپین لای ئێوە بەردەوامە. دەڕۆم ناوبڕێک وەردەگرم پاش ناوبڕ هێشتا مژاری زۆرمان ماون کە باسییان بکەین هەر لە مەسلەی وەرگرتنی ویزای زێڕینەوە بگرە تا دەگاتەوەی کە خانمانی ئێمە بەڕاستی چالاکن ئەوە بینیمان لە نێو سیاسەتدان. پاش ناوبڕ ماسیەوە خانمانە دەکەین کە لە بواری بزنسدا کارسازیدا کاری گەوریان کرد. دوو خوشکی دوانە دێن لێرەدادێنشن لەسەر ئەم مێزە باسی پرۆژەیەکی زۆر گرنگ دەکەن. دوایش دەچین بۆ سوێد لەوێ نمایشێک یان شانۆگەرێکی سەرنجڕاکێشە. ماوە وڵاتێکی ئەندام لە یەکێتی ئەوروپا پرۆگرامێکی تایبەت بە ویزای زێڕین ڕادگەێنێ. ویزای زێڕین دەبێتە مافی مانەوە یان ئیقامە بەرامبەر وەبەرهێنا.
سێ هەفتەی دیکە واتە سەرەتای مانگی حەوت هەنگاریاش دەست بە پێدانی ویزای زێڕین دەکات. پێشتر هەیبوو ویزاکەی دەدا بەڵام ڕخنەی زۆری لەسەر بوو بۆی کە گەندەڵی تێدا دەکرێت کاربەدەستانی حکوومەت بەو هۆیەوە پارەی زۆر دەخۆن. ئێستا حکوومەت دەڵێ پرۆگرامێکی نوێ و خاوێنی داناوە مەرجەکانی شێوەیە کە ئەوەی بیەوێ مافی مانەوە لە هەنگاریا بۆ بەرهێنان وەربگرێ دەبێ لە پرۆژەیەکی بیناسازیدا پشک بکڕێ کە کەمتر نەبێ ئەو پارەی کە خەرجی دەکات لە کڕێنی پشکەکاندا کەمتر نەبێت لە 250,000 یۆرۆ یان دەبێت خۆی خانوویەک بکڕێ نرخەکەی لە 500,000 یۆرۆ کەمتر نەبێت یانیش دەتوانێت ئەگەر کەسێک بێت دڵی زۆر باش بێ پارەی زۆری هەبێ 1 ملیۆن یۆرۆ بکاتە دیاری بۆ دامەزراوەیەکی خوێنی باڵا لە هەنگاریا. مەرجەکانی دیکەی وەرگرتنی ئەو جۆرە ئیقامەیە لە هەنگاریا ئەوەیە کە تەمەند لەسەروی 18 ساڵەوە بێ کێشت لەگەڵ پۆلیس لە وڵاتی خۆتدا نەبوو بێ بە بەڵگەش بتوانانی بیسلمێنی کە ئەو پارەی لە وڵاتی خۆت دەست کەوتۆ بە ڕێگەی یاسایی دەست خستو. دوو خانمی گەنجی کورد لە ئەڵمانیا ئەپێکی ناوازیان دروست کردووە شتێکە کە خۆیان پێی دەڵن سپۆتیفایە بۆ شتێکی دیکە بەڵام لە جیاتی موزیک ئەوان هەندێک شتی دیکان خستۆتە نێو ئەپەکە پێم خۆشە ئەڤین و هێلین بناسن دوایی لێرە لە ستۆدیۆ میوانم دەبن. Rož baš, navim Evine und navim Helene. Belia Jewina l'Almania daik buna u gündeki le Bakuria Hamburger Mazumbuna de u bavime je gündeki navi Chilika dvijine jikevoran niziki mediatina. و ایرو جبونا چه هاتن؟ سر ایونت اپک شغلن ناوی اپ لوکویا. لوکو چیتکه ایونت اپ ما. لوکو هر ایونت دورتا شانیت که چه هیا و چه نینا. و لوکو مروان بکنه هف. وإيرو إمي فانا دياسبورنا لقناة روداف وأمازيتات سر أبي قشتاقلن. لين هون قال لك بخيراتن أم بكردي دبيجين جمك يعني دو خشك أنجي براكو دعيني روجي ده هاتنا الدنيا وبهفرجي بروجي كريا لوكو نافي بروجي كي جان جو تخوازه بمن بحث كفكر لكو داري هات كي يكم جاركو بلا ام لوكو تشيكن دقاري بوب كلام بلا هيرو جبار ازيقار اما بحاول اشتغل بجا من قال لك تمرين كريا بزانم كي جان افينا كي جان هيلين افين بودريجا هيلين بودريجا لي بخصم ابيمات كان ايفنت اب لوكو ما منوكا ما درخص نافا اب ستور وهركز كارينا هاجي بناخوار يعني داونلود بكي وايفنت اب لوكو هرتشتي دورات شانيتكي يعني ايفنت شي هي مثل كونسيرت ريستوران اوبا تياتر و يعني تشتكي زف انا ملياج بوناما جرينجا بوا بالا جرينجا وقتی کنی بو وقتی من مکتبه خلاص کرد یعنی زنینگا من خلاص کرد من پرا اکونومی خواند و پیش من ملاقات من بریه فرانکفورت و من نو بون کسی که ناس نکرد چند جا من تو خواست هنر کنسرت کرده لی من تجربه من گوهد نکرد من نزانی بکره هیا کنگی هیا وما يجيكو ما تكيش بكن من دفيم تشتكي بكن كو انسان المروف كان بهفتو هرنا جدافا تشتكي بكن هفالتي بكن من كوما لوكو تشيكن راستا
فرانکفورت مرۆ ناوی فرانکفورت دەبیستە وەکی دەبێژن پایتەختە ئێکۆنۆمیە پشتی برێگزیت بتایبەتی دناف ئەوروپادانە ئیرۆ لێ دەرێ هاتیە چێکردن گەلێک تشتەنە لێ دەرێژی ئیڤنت هەنە بڕاستی یعنی ئەو کەسە لێ دەرێ هەر کار دەکەن ئەژێ دەچن ئیڤنتاژی هەر حیف ئیڤنتە هەنن مەحێتە هەزار ئیڤنت هەنن یا لوکال یا ئیڤنتە مۆزن یا کۆنسەرتە و gelek insan ji derve jî tên ji Frankfurt bajarekî ya kareye rast û insan ji derve tên ji delatê tê jî tên û jî dixwazin tişta bibînin tiştê nû bibînin dixwazin herne derekî ku insan jî nas bikin û em jî bi communitîkê mezin te şexulin communitî heye 10,000 insan nav te henin ji derve tên û ew jî dixwazin ku em mesela ئیڤنتێ بکارن ببینن هەواڵاتی چێکن ژیە هەن دەخوازن کاری خۆ مەزن بکەن ئینتەرناسیۆنال بکەن نها لە ئەڵمانیاوە کە تێستێکوە چێ کردە و باش بوویەنە چەند 200,000 ئیڤنت هەنە نهادن ئەپەوەدا ڕاستە نەها 200,000 ئیڤنت ناوای ئەپێمەتە هەیە 200,000 ئیڤنت ئەرێ بلت فروشان ئەم تشەغڵن نەها چارن یەکی جوان یا ئەن مۆزن ناوا ئەوروپەتەیە ناوێ بلت فروشان ئیڤنتمە و یدیژی تیکت ماستر ئیڤنت برایت و رێزەڤێکس هەمی دکارن بڕێکە ئەپاوە تیکێتە بێجاگەر هەفکاری مژی دێنە دیمەنا نیشان بدەن داخ خەڵک ببینە ناوێ ئەپێژی چییە چونکی ئەو گەلێکی گرنگە و تەجروبە کۆم کرد وەکی دەبێژن نەهۆبیستن بە پرۆفسیۆنەلی وەخواند هون چون لە ئەمریکای بوون دەمەک درێژ پاشی هاتن نها لە فرانکفورتێنە تەخمیناوە چییە کەنگێ ئەپ دەبە ئینتەرناسیۆنال دەگەژە ئەمریکا چونکی دەبێژن تست لە ئەوروپا لێ بازار لە ئەمریکایە تو بەرپرسیاری مارکتینگی تو بێش سەر مارکتینگ دەستکردم و سیلز ریم گو مهدی هیدی متخوازن ابخوا موزن چکن لألمانيا حتى موزن شيبو حتى هركس ناستقي لوكو كتشيا لوكو جبونا تشيا اما تشنا انترناسيونال بكي ام دبيجن سالكي ان سالكو نيف حتى ام تشنا انترناسيونال سالكو نيف نقلك باشا نه رجالك باشا يعني ما تكنولوجيك موزن شيكر قدسة دومك بلكي دكاري همة شيء انترناسيونال. وجا دستپێکی بەری بەرنامە وە دگۆ دەبا کوردیامان نەباش بەلێ کوردیا ماردینیا باش وەندە ئاخەون. هێلین کارکەرێن وە میتاربایتەرێ وە بلها مسا بێژن گەلەکت؟ أريم قال لك أم بهذا شغلن لألمانيا لبعض كاركري مهنن سر تكنولوجيا مش شغلن أري أو همي أندازيارني IT أنجي تشتن جدا جدا هني IT UX designer vision back end developer front end developer iOS Android هون لكردستان هاتنا دنينا نعم لفين دايك بونا ألمانيا دايك بونا جي كنت كي بتشوك باكوري هامبورغ مازن بونا أري أني بدري تشيبون بدري مازن بونا ليه جبونا كوري ما نهما صاري ساتا ناك بو باشا ناتو أفيني هيلين ودناف مالباتي دناف الدنيا كردي جي هنا أنجي يدي قطب الدين وصادق سي برايمن هنا ندتو بتشوك نافي وان أزاته ستار ويموزن هوالا هفال أو جد دواري ودا كار دكان أنجي تشتكي جدا دكان تشتكي ديتكن يعني هي أنت بتشوك إشي إي-كوميرس تكي دروب شيبينج تبيجن تشتات شيني حميد يعني تا جيت هاي تشيني دروب شيبينج يعني ويا تيجي بتشوك دكتوريت خوان فزيشكا أنا خلاص كده بدكتوريتشا يعني ويا موزن نافا أمازون تشغلي قال لك باشا و بروژه دست بکر و که دو خواه هون ده همی جانا خدا بهفره بوننا هرگاف بهفره بونه کی دگل و بوید ناف مالبات ده پشتوانیا و کریه بو پروژه کبوتی بردوام بن دیاما و بابی ماجی و برای ماجی و هوالا ماجی هوالا ماجی همی علی کاریا ماجی دکن نها مهنکی لسر اپی باخفن booking.com هي مرود خوازة ها بتجهك اللي booking.com عربجي مرود كارا وكيت بيجن بكري إيجار بك هرتش دكاري دنا booking ده بكي أوبر هي بو تاكسي بو تشتين وصا
سپۆتیفای هەیە میوزیکە لێەوە تشتەکە دنابەرەوان هەمان دێنە ئەگەر هەنێکی زیێدەتر لەسەر باخ بن چاوایە مرۆ چاوت کارە ناوێ خۆ بنویسینە چاوت کارە بکار بینە لۆکیشن کو دەرێنە ناو ئەڵمانیا نهانە لۆکیشنێن کو نیشان دەدن چاوایە ئەپ بخوازێ هەرێ ئیڤنتێکی هەرێ کۆنسەرتێکی هەر تش کوتشی لازم بلێت مثلا تخوازێ تاکسی هەرێوی ئیڤنتێ هەر تش ناوە ئەپێمەتە هەیە تەنێ مەجبور ئەو ئەپێ داونلۆد بکێ بە ئیمەیلی خوا کەوێ ناوای ئەپێتە وبجا هەر تش دورەتە هەبێ نیشانی دەتکەین ئەپێ و مثلا تخوازێ هەرێ کۆنسەرتێ یا کورتە ئەڤژی نیشانی دەت بکێ و حتى نه زحمتي بزحمتي قاري هذا ايفنتي يا ولا تشوا بيجم كنت بكيف ديدا لوكو ان وكا حوالتي الناس تري زعما شي حاجه تري وكنت بكيف ديدا وكنت شابه دبيني خوياك او بربرسي ماركتينغ خواشتر دكا تشوا بيجم تشاب بيشتا هي أبي ما نمازن بويا أما هدي أما بيتر زيادة فونكسيون دخلنا نافايدا وكا تشات بوت التشات بوت برسي لوكو كجمرة بيجا شيء إيرو إيفار هيا يا كونسيبت كورد هيا جمرة بيجا زوكا جاب تتتا تبحثي تشات بوت كنت نها هركز بحثي AI دكا أم بكردي دبيجين جيريا دسكرت دبيجينا AI وبكار آنيا دنا أبا خودا وبلاني وهنا كوبكار بينن أري عند بيجنا ماشين لونين أوجي مخصص نافابي أبيتا ماشين لونين هدي بانسنتر بي جبو كود بيتر تكفينا لوكود بيتر ناستري و بيشتراجي إذا شوا بيجم تخوازن جيكو فيديو تدبيني يا إيفنت نفوتراف تاني جبو فوتراف تيري ناكي كوس فوترافك تدبيني مازم أو كيا أصلا جيك هي استرانبيش كيا مجبور أبي درك في محرمة دركتي ميزم كيوتيوب أما نخوازن وقت خواهن دابكم جبو بيناكي كوس فيديو في فورمات فيجن يعني شورت فيديوز ده حتى باسط ده حتى شيء دزاني أزانا أو كيا استخوازم هرم يك نشانان سكفتنا أبا أوا تو كارمندك أكيد بيجن قالك دست روشتی بود ناف بانک ده تکاری خو هلا نهاتنی کارد کی بوی اپی چکی باش بیانه تو جیل جه کی سازی که مزن کارد کی اودیشنه قالك بنافودنگ سازی دلویت لازم بجم تو جیت خوازی بچی اف نشانه هنده که هدی مزن ده با انجی اون استرس هدی بجن بلام کار خو مزن کن أنا من دفع إشي قنا برتا جبو حطناها بزاف برا كارناكن هدي وكي إيفن كوتيام هدي تقازم موزنت بيتر برا قازم شبكن وحتى بيتر برا قازم شبكن دفع إشي خارجي برتا تو داز جي برد دي لا ألمانيا هاتن دني كرديا واجي ما قلت كرديا كخوشة هون تجارة شون كردستاني وكردستان ديتيا؟ ناتشون ده جارم شون ده جارة شون بيش جارم شون نظام چند جارم شون هيلي والله نظام وقتها بجبون بابا ما هرده ما بريا كردستان قوم ما جبون دوي ون ولا تخا ببينن يا زمان تخا ببينن زمان دايكا خا ببينن يعني شو بيجم كنت كي ألمانا مزبونا تاني كردي دورا ما نبون تاني بون هذا مي كردي نبون لهافينا هون دشون ماردين هافينا خاصة جيبسون هون ماردين بخنا جي أقندن دورا ماردين ناوی کنده باوی ما دیامجی گهورانا و جلیک نه بن آویده یا جبنا پروژه یا ایلوزو دادم بله و زفت چنا گهوران جم دیامن بیرکامن ده چنا میتیاتی ده چنا باتمانه ده چنا مردینه حتی شقات کردن و جلوش شقات کردن با کردستان زاف خوشه کردستان زاف خوشه تباشور جدیدی از بیجمنا من دیتیم چهار من دیتیم هولیر تدید بی ندوازده سالی بون وقتی من جرا یکم چونا باشوری کردستانی چونا زاخو چونا دوهک و بارجی چونا هولیر اری گله خوش بو مردین آنجی هولیر هذا كردستان خوشة هذا كردستان خوشة قال لك سباس أبين أجار هلين أجار هون هردو ليفرن هردو خانمن برس وتشتكي قال لك بالكيجي تشكر يا ما يقدر سكتيبن
خوازی ڕۆژێکی وە لە ئەمریکاژی ببینن پرۆژە پڕ مەزن ببە گەلێک سپاس خێرات سەرچاوە دەڕۆمە سوێت ستۆکۆڵم لەوێ شانۆگەریەکە ئێستا لەسەر ستەیجە بە ناوی ماڵی زەیتون دەرهێنەری شانۆگەریەکە بێگومان ئێستا شانۆگەریەکە هەیە ئێستا لەسەر ستێجە بەڵام پێش بەرنامە قسەی بۆ کردم باسیەوەی بکردم کە شانۆگەریەکە چییە بۆچی گرنگە ببیندرێ بە پێکەوە گوێمان لە قسەکانی بێت. شانۆگەریەکەمان ماڵی زەیتون لە سوید نمایش دەکرێت 2 ڕۆژان نمایشە و ئەمڕۆ سەری سێم ڕۆژی نمایشە بەری چەند بەری ساڵێک لەمەوبەر کاتێک لە شانۆی شارستاسیاتر من و هاوڕێم لە سێفرانسێن چین بۆ بینینی مەسەحەیەک لەگەڵ هاوڕێکی کووردە بە ناوی کاک عادل ئەحمەد ئەو کاتە تازە من لە مەڕۆکۆ هاتمەوە خەریکی لەبێ خەریکی ئیخراجی شانۆیەک بووم بە ناوی مریریدا باسی ئەومان کرد کە چۆن بتوانین شانۆیەک دروست بکەین هەموو کولتورەکانی تیا بێت دووبارەی بکەمەوە بە جۆرێک لە جۆرەکان چونکە لە مەڕۆکۆ بە فەڕەنسی و بە ئینگلیزی و بە عەرەبی شانۆیەکم کرد بیرمان کردەوە لەگەڵ هاوڕێکانمان کە باسی دوو کەسی بەتەمەند کە چونکە هەردووکیان هەم لاسێ و هەم عادل هەردووکیان تەمەنیان هەیە لە 65 ساڵەوەن دید و بۆچوونی ئەوان بەرامبەر بە ژیان چییە وەکو ئینسانی پیر بەرامبەر ئەو کێشانەی کە لە ڕۆژگاری ئێستا ڕووەدا لە سویدا و بە تایبەتی تر وەسعی پەناهەندە چۆنە لە سویدا خۆشبەختانە کارەکەمان نووسی بە هاوکاری ئەو دوو هاوڕێم کە پاس لە دوو پیاوەکان لە خانەی پیرین کارگوزارێک بە ناوی فاتوو ئەوش لەوێ کارەکە ئەم دوانە سەرەتا کۆنفلیکت و ناکۆکیان هەیە یەکتری تێناگەن پاشان بە مروری زەمن ئەبن بە دوو هاوڕێی زۆر خۆشەویستی یەکتری کارکتەری کوردەکە لە جەنگ ڕای کردووە لە جەنگی ئێران عێراق ڕای کردووە و لە جەنگێکی بینی دوو ئەو کرمیناڵ ئەو شەڕفرۆشانە یان ئەو تاوانکەرانی کە لە سویدا هەیە لە بینی ئەو دوانای ئەکوژنی ئەوانەی کە لە نمایشەکەی منا دەوەرە بینن ئەکتەرەکان سویدین یەک کوردیشی تایە یەک کوردی و باقیەکەی تری هەمووی سویدیە ئەوانەی تر سویدین بە زمانی سویدیشە نمایشەکەمان شانۆگەرەکەمان لە 5 مانگی ژوونی ینی حوزەیران بەریبەر لە 2 ڕۆژ دەستی پێکرد ئەمڕۆ بەیانیش بەرداوام ئەبێت بۆ ماوەی 4 ڕۆژ و پاشان مانگی 8 بەرداوام ئەبێ کە بە تەماین تونەیەک بە جەولێک بە هەندێک شاری سویدا بکەین و پاشان لە فستیڤاڵی مۆڕۆکۆ ئینتەرناشنال تیاتر فستیڤاڵ لە مۆڕۆکۆ پێیان خۆش بوو کە بەشدارمی لەوێ هەروەها لە میهرەجانی ئەلجەزایر شانۆی نێونەوەی جەزائیریش هەر بەشدار دەبێت ئەمە دیاسپۆرای ئەم هەفتەیە بوو هەفتەی داهاتوو بێگومان لەگەڵتان دەبین هەر پرسیارێکتان هەبوو هێڵی گەرمی دیاسپۆرا هەیە لەسەر شاشە پەیام بنێرن پێشنیاز بنێرن و لەر پێ بێ بەڵام